ئێمە وەکو بەڕێوەبرایەتی کار ڕایەنانی فیشەی هەڵەبجە تەبعاً تەطبیقی قانونیەکەکەین کە قانونی ئەمەلە. لێرە ئەم قانونە گرنگی زیاتری بە مافەکانی کرێکاران یاواتە هەر کرێکارێک لە کەتی تایبەتە ئیش کات و خاوەنی هەر بڕوانامەیەک بێ ئێمە حسابی کرێکاری پێوەکرێ. تەبعاً لە قانونەکەی ئەم مافەکانی دیاری کردووە حتا هەنێ ئیمتیازاتیشی یاوە بە کرێکاری ئافرەت بۆ نمونە ئەگەر هاتوو خاوەنکارێک کرێکاری ئافرەتی هەبوو مەفروضە لەسەری لە لەوحەی ئیعلاناتە ئەو خاڵانەی کە زەڕورە بکرێکاری ئافرەت هەڵی بوەسترێت وەکوشی وەکو مۆڵەتی دایکایەتی کە وەک چۆن لە کەرتی حکومیە کرێکار وەکو چۆن ئەڵێ مۆزەفی حکومی مافی مۆڵەتی دایکایەتی هەیە و لە کەرتی تایبەتیشا بە هەمان شێوە مافیەیە کە 72 ڕۆژە مۆڵەتی دایکایەتی 21 ڕۆژی بێش لەدایک بوون و 51 ڕۆژی دوای لەدایک بوونشە. تاپان نێرەش حسابێکی زیاتری بۆ ئافرەت کردووە لەوەی کە ڕێگەپێنەدراوە بۆ هەنێ کاری شەوانە ئیشکەواتە قانونەکە حیمایی ناکاتەنا ئەو کارانە نەبن کە پێویستی بە فسفۆرەتی ئافرەتەیە واتانە ئیشمانەیە کە بە ئافرەت و بە پیاوانی شەکرێت. لێرە مەفروض نییە خاتونەکە بە شەوا بڕوا ئیشکال بەڵام هەنە ئیشمانەیە بۆ نمونە کاتونێکمانەیە لە نۆرگێگی شەکاو یان پشکنینی ئافرەتانەکاتەوە زۆر ئاساییە و قانونەکە حیمایەکەکەوا ئیشکا. تەبعاً یەکێک لەو مەوزوعە گرنگانی کە ئەمڕۆ تیشکی خرایە سەر گرێبەستی کار بوو کە ئێمە ئەتوانین بڵێین قانونەکەش 11 مادەی لە مادە 29 تا مادەی 40 تەخسیس کردووە بۆ ئەم بابەتە. لێرە ئێمە گرێبەستی کار چێکیا جێگاکرێتەوە لێرە کلی کارکردن واتە بۆ بەڕێز سانڕوونە لای بەڕێزیشتان کە بەپێی فەرمانێک کە لە وەزارەتە دەرچووە 1640 لە فاول 2022 دەڵێت کەمترین کرێکاری ناکارامە 350,000 ئەگەر مانگانە بوو. بەڵام ئەگەر هاتوو کاتژمێری کارکردن بوو دوونیوە لێرەیە ئەوەش ڕوون بێتەوە لامان کاتژمێری کارکردن دەبێت لە 8 کاتژمێر زیاتر نەبێت و جۆری کار بۆ کرێکار زۆر گرنگە کە ئەو معلوماتی لەلا بێ کە ئیشەکە لە شوێنی چ جۆرێکی کارەکات لە گرێبەستی کارەکە ئەوەشی بۆ دیاری کرابێت. یەکێ لە خاڵەکانی ترکە زۆر گرنگە مۆڵەتی کارکردنە. ئەگەر هاتوو کرێکارێک لە شوێنێک کاری کرد بۆ ماوەی 20 ڕۆژ مۆڵەتی ساڵانەیە واتە مۆڵەتی ئاسایی خۆی 20 ڕۆژ وەرگێ لە هەنێک کاری قورس و بەدەرەکانیش هەمانە 30 ڕۆژە. تەبعاً مۆڵەتی پشی هەفتانەشمانەیەواتە ئەمە بە پشووە نەک مۆڵەتە کە 1 ڕۆژ لە هەفتەیەکە بە موچەی تەواوە. مۆڵەتی نەخۆشیشمانەیە کە 30 ڕۆژە لە ساڵێکە ئەتوانێت تا 180 ڕۆژەش کوێ بکاتەوە. کرێ کارکردن وەکو لە فەرمانە وەزارەکە ئاماژەم پێ ئەڵێ 350,000 لەگەڵ ڕێزم بۆ کرێکارێکی ناکارامە. واگەر هاتوو بە ڕێزت ئیشەکەی لە شوێنی 2 کاتژمێر ئیشت پێەکەت ئەو کاتە بۆ هەر کاتژمێرێکی کارکردن دوونیو یانی دوونیوەکات.